ستۆدیۆکەمان بۆ نیمێخەک و هەموو ئەو بابەتانی کە کوردەوارین لە جلوبەرگی کوردەواری ئەوانەی کە تایبەتن بە خۆمان لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئێستا هەیە. ئەمڕۆ خاتونێکی دەستڕەنگین لە کۆتاتەوەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانە ئەو شارەزایەکی زۆر باشی هەیە لە دیزانی جلی کوردی و ئەو کارە دەستیانی کە لەسەر جلی کوردی و ئەکسسواراتەکان بەکارێنرێ. خاتومەنیجە مستەفا میوانی ئەم بڕگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتومەنیجە سڵاو لەبێ و بەیانی باش بێت. بەخێر بێ خاتومەنیجە بەخێر بێ ماشەڵڵا ئەوە جلوبەرگێکی کوردی و فۆلکلۆری تەواو وایە. دەستان خۆش بێ. ئەمە هەمووی فۆلکلۆریە. بەڵێ. هەمووشی دەستکردی خۆتە. بەڵێ. دەستە خۆش بێ. لەکێکەوە تۆ خەریکی ئەم کارە دەستیانەی؟ وڵای دمێکە هەر خۆم تەقریباً 10 ساڵی و حەزم بەو ئیشانە. لە خێزانەکەتانە کەسە بوو کەم کارە بکات تۆ وڵای ئەرە وڵا هاوکوشکەکانیشم حەزیان بەو ئیشە بوو ئیتر بڵێن هەر هاوکاری یەکتر بوو. ئیتر وەرتێ بڵێن بەخۆشم کامتان باشترن لە چاو خوشکەکانتانە؟ وەڵام تر خوشکە گەورەکەیان. خوشکە گەورەکان ئەو دەسڕەنگینە. بەڵێ بەڵێ. ئینشەڵا ڕۆژێکیش بۆیش بابێتە ستۆدیۆ قسەی لەگەڵ بکەین بەرهەمەکانی دێن. ئینشەڵا خۆ خوشکە گەورەم ئیتر خۆم زیاتر سەرپەرستی مەکرد ئیشەکان. ئیتر کە هێزانیشمان پێگەێنە هاوسەرم زۆر هاوکاری کردم زۆر سپاسیەکەم زۆر هاوکارم بوو زۆر باشە. سەرەتا باس لەوە کردوتە خۆم و خوشکەکانم سەرقاڵی ئەمە بووین. بەچێ بابەتێک دەستان پێکرد لە جلوبەرگەوە؟ وڵایی ئیتر هەر لە جلوبەرگی خۆمانەوە هەر لە جلوبەرگی خۆمانەوە بوومە کراسێکمانە کرد. ئەمان دووری بۆ خۆمان دووری گیان بەڵێ خۆمان دامانە دووری بە هەروایتر بە پولەکە و زەڵیانە و چەند خۆشاوە تقریبان لە 90ەکانە خەریک. خاتومەنیجە پەلە مەکە بزانم بۆچی هاتووە دەستڕەنگین ناوی؟ ئاخر هەنێک کەس هەیە یعنی هەر ئەو سەلیقەیە نییە کە بتوانێت هەم جل بدووری هەر هەم ئەم دیزاینانەش. باشە پرسیار لە خاتومەنیجەکە و خاتومەنیجە گەرێکێکی ئاوا بێ فێر بێت چەندێکی هەبێت؟ وڵای تر خۆی ئەگەر حەزی لە ئیشەکە بێت حەزی لە ئیشەکە وڵا حەزی لێتی لە سەریانکە و لە بەریانکە ئایتر نازانم حەزی لە چیکەیان نا. ئەگەر حەزی لێ بێ خۆی ئاسان پێ بێ ئەگەر دڵیشی نەهاتە تاقەتی وگوێ پێ نایات. حەزەکە زۆر نانە بە ئەو کڵاوە تاقی ناگەیتەوە هەستەکەم زۆر لا بڵێن پێش ئەمەش هەمووی زۆر جوانە لە نەوەتەکانە شاڵمە کرد شاڵ ئەو کاتێ هەمووەدی شاڵ بوو شاڵ بوو پیاوان ئیتر خۆم ئەمان ڕست ئیتر جۆڵا هەبوو ئەیتەنی ئێکێک هەبوو ئیدووری ئەو کارە ناکی بۆ جلوبەرگی پیاوان بدووری یان ئێستازانێت چی زۆر خەڵە بەکاری نەهێنێ ها منتیقە هەورەمان زیاتر ئەو شاکەن ئیتر خۆم زیاتر ئێستا مەشغوڵی ئەم ئیشانم کڵاو و کۆڵوانە و چنین و دەستە خۆش بێ کارەکانت زۆر با لە کڵاوەکانەوە دەست پێ بکەین هەستینەوە ئێمە هەستینەوە باشە خاتومەنیجە تۆش دوای هەر لە شوێنی خۆتەوە هەستیتەوە ئەم کڵاوانەیەک تاقی کەرەوە بۆ با بیان بینین هەم کارەکان ئیتر نازانم ئەمە بۆ مناڵە زۆر جانە با پیشانی بین بۆ ئەوانە گەورن ئەوانە هی گەورن ئێستا ئەمە بڵێن هی گەورن ئەگەر ئاری قژم تێک قەی چێکە دواتەوەرە دواتەوەرە نامێنێ بەم جۆرە لەگەڵ جلی کوردیای گونجێ لەگەڵ باشە کڵاو هەر جۆرێک بێ بوون هەر دیزانێک بێ لەگەڵ هەموو جۆرێکی جلی کوردیا گونجاوە بیفروشێ. وڵای ئێستا بۆ نمونە ئەستا ئەمە زۆر لەگەڵ یعنی بازە زێ کەشتی سپیتیاوێ زیاترە ئەمە بزانین ئەمە بخێنێت بەس من لەبەر ئەوەی ئەمەم بۆ کردووە کە لەگەڵ هەموو کراسێک بگونجێت. باش عەدیلان ئەمەش لە سەرکە تازە قژباتێک چێزانم زۆرە پێ ناخۆشە ئەمەش جوانە ئەمە چەندێکیان پێچێ خاتومەنیجەمانە چەندێک کاتیانەوێت تاتو ئاوادروستیان خۆی کاتی وا هەیە بڵێن تقریبا هەیە 2 ساعت هەیە 3 ساعت هەیە 5 ساعت نیم ساعت ئەوەی کڵاوەکەشان خۆتەی چنی ئەم دیزاین و دوورین و تەقەڵە و خۆی زیاتر بڵێن زیاتر حازری بازاڕە چونکە تۆزە هی نابن بڵێن لە دەرەوە دێها زۆرتر لە ئێرانەوە ئەو کڵاوانە بێ بازێکە ئەگەرێکیش بێ حەسکانەرم بێ قماشەکە خۆم ئاتوانم خۆنەوە باش ئەمەی کە لەسەری دانایە ئەمە ناخەمە سەرمەتر ئەمەی کە لەسەری دانایە ئێستا مەسەن ئەگەر ملوانکێکی خەکیشی بۆ دانی لا چۆن ئەبێ یەک جار بێنە با ئێستاتی بڵێن ئێستاتی ملوانکەی تر ئەمە بۆ هەموو جلێ ئەمەش شتێنەکەیەتی بڵێن ئەمەش پێوەکە
جازانم لانە بەبوونی میێخەک تێکە چێ وا دەڵایی کە تێک تێبازی لەبێ ئەمە ئەمە شتێنەکە شەر ببەستە آخر ئاری لەگەڵ ئەم خەیشیەکە خۆر بۆی گرینە بەزانی ئێمە لە بریەوەی بووکەڵەیەکمان لابێ شانی پێوەکەین ئێستا بینەرانمانە بینن کە ئەم جلوبەرگانە چۆنە گونجێنێ و چۆن دیزاینەکە ئەمەش ئەوە زۆر باش ئەوایە گشتبین دێنم سەوالێکی جوانە خاتووەنیجا ئەم ملوان ڕەنگا و ڕەنگانە چینەمانە خۆ دیزاینیانە ئەمە سمڵامە ئەمە لە بازار ئەمەم سمڵەیە بڵێ هێنین ئەم سمڵە ئیترنجا بخۆم لەگەڵ ئەم وروە ئاوا پێکێنم لە بەرە شتێکی جوانە بە تەنها زۆر جوان نیە ئەمەش خۆی لادەی هەیە کە بۆنی زۆر خۆشە بۆنی زۆر خۆش ئاسانم وایە بێرە سەرم ملوانکە ڕەنگا و ڕەنگانە ئەمانە خۆت لە بازار ئەیان کڕیت و خۆموروەکانە کڕم بەڵێ ئیتر خۆشم بڵێن لە ماوە بخۆم ئاواتەرەگە هاوکارانمان پیشانیێن لە کامێرەکە ئەمەش پشتێنم لەگەڵ پشتێنە ئەم پشتێنە لەگەڵ ئەو هێلەکە چنجاوانە خۆی بێ یعنی سە بۆ منە لەگەڵ ئەمێلەکەی کەلانە تاقیکاتەوە کەوایە کەوای کێشان مۆدلکەوا لەگەڵ ئەخە بخەرە ژێرەوە تۆ باشتەکەوا نەبێت ئەو لای بۆ چاکە ئەخۆ تۆزە بۆ هینە کێشەی مایکەکەش زۆر باش خاتوومەنی زەمە چی لەگەڵ ئاگونجێنێ ئەمە لەگەڵ کراسێکا جوانە بیت وەڵی ئەوە لەبەر ئەهات بە حکمی ئەوە گوڵەکانی بڵێن ئەمە چەند گوڵی تایە چەند ڕەنی تیاوەنە کراسی لەگەڵ گونجێ ئەوەی لەگەڵ ئاگونجێ جا ئەمە لەگەڵ کراسی ڕەشی سادە شاتەکە زۆر جوانە لەگەڵ ڕەشی سادە جوانە لەگەڵ سەوزە جوانە لەگەڵ ئەو زەردیا جوانە لەبەر ئەوەی بڵێن ئەمەی بۆ بەکارێنم ئەحر لەگەڵ هەموو جلێک بگونجێت هەبوو نمونە ئێستا گەریەکنەوە بێت بە کەڵک نایڕم دیزاینەکەی بێت باشە لە کاتێکا کە بۆ نمونە تۆ کراسەکەت یاخود کەواکەت ئەم کارە دەستیانەی لەسەر بێ ئەبێ ئەکسسواراتەکانیش زۆر بێت کە بە خۆتەوە بکەین یاخود پێویست بە ئەکسسوارات قەرەباڵغ بۆ نمونە ئێستا من تەواکەی خۆم زۆر قەرەباڵغە زۆر جوان لێ زۆر شتی بێ و کار بێنم لەگەڵ سادە بێت جوان وایە هاتن بۆ خۆی حەزی لێ تۆزە قەرەباڵغ بێ هەیە خەڵک تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستیانە هەیە وەڵاهی زۆر تەقریبەن ئێستا لە 2010ەوە بەدواوە ئیتر من هات مستەمەڵ خەری کێمی شەب دەستیان چکە خەڵک زۆر مشتری خۆمانێ دوکانمان هەیە شتی مناڵی ژەکەی ئاوە مەسەلەن ئەمە کۆڵوانی مناڵەوە کۆڵوانی مناڵانە زۆر جوانم لای کڵاوی مناڵە کڵاوان ئەمە ئەوەش کڵاو بەڵێ ئەوش کڵاوی تر خۆی بڵێن لەگەڵ کراوەکە و هینەکە بێ کۆی گونجێنم لەاری ئەمە هەر زۆر جوانە ئێستا حەزمەکە کچێکی بچکۆلە هەبووە لێرە ئەمانمان لەبەر کردە ئەم هێلەگە جوانە کاری دەستی لەسرە جا ئێستا خاتوومەنی جا باوی ئەوەیە دایکان لەگەڵ کچە بچکۆلەکانیانە لەگەڵ مناڵەکانیانە هەمان دیزاینە زۆری بۆ خۆشم بۆ دیزاینەدانم خۆی دایکەکە چۆنە بەهی ماڵەکەی سوابێ ئەمەش خۆی زوو جازمیان پێوت ئایکە ئەم جازمم ماشەی بڕون و ئەنجە ئەم نەخشەی یا دروستەکەن ئەمەش بۆ پشتێنە بۆ جوانکاریە بێ بۆ پشتێن بۆ مدوانکار بە خۆتانەوەکرێت لە کاتی لە کوردەکانە باشە خاتوومەنیجا ئەو دیزاینانەی کە باسێکی دووبارەی هەیە یان یەکدارە دروستەکەی بۆ ئەمە ئەگەر خاتوونێک بیبا لەسەری دروستەکەیتەوە ئەگەر پێویست کات حەزی لەوە بێم ئەرەوەڵا بۆ دروست دەکەمەگین بۆ خۆم حەزم بێ نێشتی دووبارە باشە بەردامشی تازەتانێ ئەمە چی بەکارهێناوە لەم هێلەگە ئەوە وەڵای هێنم بەکارهێناوە ئەم ورووەم بەکارهێناوە ئەمە شەر مورووە ئیتر ئەمەش پولەکەیە ئەمەش قەسەم وڵای شتەکان دەورە بینێ هەیە کات وا هەیە بڵێن ئێستا کەوا بوون منەجار هەیە هەفتێک هیوایە دوو ڕۆژ سێ ڕۆژ نەخشەکان دەورە بینێ بەپێی نەخشەکان بێگومان ئەم کارە دەستیانەیە تەنسیقکردن و گونجاندنی ڕەنگەکان ئەمە زۆر گرنگە تۆ چۆن ڕەنگەکانە گونجێنی بێتەوە ئەیە بۆ خۆی بڵێن بۆن نەشتێک دیارریەکە ئەڵێ با ئەو نەخشە بێ ئەو ڕەمە بێ ئەگەر بۆ خۆشی ئەڵێ بە دڵی خۆت کەوتی بەدڵی خۆت ئیتر بۆ خۆم کامیان ئاسانترە کەسەکە خۆی پێ بڵێ ئەو ڕەنگەم بۆ نەوەڵا بۆ خۆم شتم لێکات بۆ خۆم ئەمانە چین خات و مەنیجامە شەرەکرێ بە پشتێنەوە ئەوە پشتێن بەڵێ پشتێن ئیترەوە قەیتانە بەس بۆ خۆت ئیتر بەهینی خۆت مروەکان چ نەخشێ کرد بێ بەخوام هەر لێمەکەی ئاری ماشەڵای ئاخەوتم با هەمووی ببینین با ئەنی دیزاینی زۆر جوانی تایە بەڵام من خۆش بە خاتوومەنی بەڵام من ئەم ماوەی لێرە
چای بێگەرخان و کاکسیروان مازەکەم زۆر هاوکارمان بێگەرخان زۆر هاوکاری ئێمە شەهر زۆر هاوکارمانە بۆ نێو کاڵەکانمان دەرکەوتووە ئەینە بازار هەفتانە لە پارکی ئازادی پێنجشەمە و هەر جمعە ئاوا ئەیفرۆشن یان شێوازی تریشتان هەیە مثلا لە ڕێی ئینتەرنێتەوەی فڕۆشن من نەوەڵە من ئێستا ئەنجا لەم بەدووە بە تەمامی شەڵا ئەگەر لە ڕێی هیندانێم بۆ خۆی پێیجانم بەڵام تا ئێستا چکا مشتری خۆمان هەبووە دوکانمان هەیە ئیتر ئیسیڤاڵ و شت بێ ئەچم ئیتر بە حکمی زۆر مەجای ئەوە شو نەباشە نرخی ئەم کارە دەستیانە بەڵێ هێندە گرانە چونکە ڕەنگە زۆر کات خاتوونەکان حەز بەوە بکەن جلوبەرگێ پۆشن کە کارێکی دەستی خانمانی لاتوی وەکو بەڕێستانی لەسەر بێ بەڵام بەڵێ ئەو کارە دەستیانە زۆر گرانە بەو شێوازەیە بەڵی ئیتر نەخشەکان دەوێ بینێ بەس ئێستا ئێمە بە نیسبەت خۆمانەوە بۆ نمونە ئێستا بڵێن ئێمە بۆ دەست خۆمان و باشتر ئەکەرەگەر تێ دەست بازار دوکان ئەها لەوانەیە کابرا خۆ فەقیرەکرە دوکانەیە شتێکی سەرەخە بەڵام ئێوە بۆ دوکانەکانیشەکەن بۆ دوکانەکانی ئەڕۆڵاستا وارڵن پێمانەڵە ئەی شتێکێرە بێ بخاتە سەر و قازانجێکی لێ کا لە بەڕێ لە دەستی تۆیەکرا دەستە خۆش بەخات و بەنجێجان بەیوای ناساندنی کارەکانت زیاتر وان لەفەدە بێتە لە داهاتووە براندێکی تایبەتی خۆت دەستە خۆش لە ش ساعت بێ زۆر بەخات و بەنجێجان